إن الحمد لله نحمده ونستعين به ونستغفره ونعوذ بالله من شرور أنفسنا ومن سيئات أعمالنا من يهده الله فلا مضل له ومن يضلل فلا هادي له وأشهد أن لا إله إلا الله وحده لا شريك له وأشهد أن محمدًا عبده ورسوله يا أيها الذين آمنوا اتقوا الله حق تقاته ولا تموتن إلا وأنتم مسلمون. الحمد لله والصلاة والسلام على رسول الله. أوصيكم عباد الله أولاً بنفسي الخاطئة بتقوى الله وطاعته ولزوم أوامره وكثرة مخافته، فإن التقوى شعار المؤمنين ودثار المتقين ووصية الله في وفيكم وفي الخلق أجمعين. قال تعالى: ولقد وصينا الذين أوتوا الكتاب من قبلكم وإياكم أن اتقوا الله، فإن أصدق الحديث كلام الله وأحسن الهدي هدي محمد صلى الله عليه وسلم، وشر الأمور محدثاتها وكل محدثة بدعة وكل بدعة ضلالة وكل ضلالة في النار. أما بعد، خۆشەویستان و بەڕێزان، ئەوە بوو لە خوتبەیەکدا باسی تەوحیدی ڕوبوبیمان کرد کە خوای گەورە و میهرەبان جەلە جەلالوه بە تاکدا بنین کە هەر خۆی خالقە، کە هەر خۆی رازقە، کە هەر خۆی مەلیکە، و باسی تەوحید الئولوهیەمان کرد کە خوای گەورە و میهرەبان جەلە جەلالوه هەر خۆی شایستەی ئەوەیە کە بیپەرستین بەتەنها، ئەوەی غەیری خوایە کە ئەپەرسترێت باتڵە. وألم خطبة يدا إن شاء الله بپشتیوانی خوای گەورە و میهرەبان باسی تەوحیدی ئەسماء و صفات ئەکەین، باسی ئەوە ئەکەین کە خوای گەورە و میهرەبان ناوی زۆر جوانوی هەیە، صفاتی بەرز و لائقی هەیە بەخۆیەوە. لەبەر ئەوەی براکانم ئیمامی طەحاوی ئەفەرمێ ڕەحمەتی خوای لێ بێت: وحاجة العباد إليه فوق كل حاجة وضرورتهم إليه فوق كل ضرورة، لأنه لا حياة للقلوب ولا نعيم ولا طمأنينة إلا بأن تعرف ربها ومعبودها بأسمائه وصفاته. أويا خواي گەورە و میهرەبان بە تاکدا بنین کە هەنێ ناوی جوانی هەیە، کە صفاتی جوانی هەیە لایقە بەخۆیەوە. لەبەر ئەوەی لەبەر دوو خاڵی یەکەم برا بە ڕێزەکانم ئەوەیە أن نثبت لله ما أثبته لنفسه وما أثبته له رسوله صلى الله عليه وسلم في سنته من غير زيادة ولا نقصان، لأن الزيادة كذب على الله ورسوله والنقص كذلك. أويا إمي مسلمان خواي گەورە و میهرەبان قورئانێکی بۆمان ناردووە کە کەلامی خۆیەتی، کە خوای گەورە و میهرەبان هەمووی قسەی خوای گەورە خۆیەتی. خوای گەورە و میهرەبان پێغەمبەرێکی بۆمان ناردووە صلی الله عليه وسلم، وەکو لە سوورەتی ئیبراهیم دا خوای گەورە ئەفەرمێت: بسم الله الرحمن الرحيم ألف لام را كتاب أنزلناه إليك لتخرج الناس من الظلمات إلى النور بإذن ربهم إلى صراط العزيز الحميد. خوای گەورە ئەفەرمێت ئەوە قورئان یەکەم بۆ داگرت ئەی محەممەد صلی الله عليه وسلم، بەو قورئانە ئەبێ خۆت هەوڵ بدەی خەڵکی دەربکەی لە گومڕایی کوفرەوە بۆ هیدایەتی ئیمان، لە گومڕایی شیرکەوە بۆ هیدایەتی تەوحید،
لقمرائي بدعوة بو هدايتي سنة لقمرائي معصيتوا بو هدايتي طاعت خواهي قوري أو پیغمبری بالرحمة بو ما نار وكسش وكو خوا خوينا ناسيت وكسش وكو پیغمبركي صلى الله عليه وسلم خواهي قوري ناسيت واتا امي مسلمان واجب لسرمان فرز لسرمان اوي لو قرآنك كلامي خوايا باسي ناوكاني خوي كردوا وباسي هندي صفاتي خوي كردوا كلائقا بخويوا ابي امي مسلمان ايمان من فيه هديه ابي داني فيه بني وبيغمبركي صلى الله عليه وسلم هندي ناوي باس كردوا لحديث كان ناوي خدا هندي صفاتي خداي باس كردوا لحديث حديثي صحيح نك حديثي ضعيف امي مسلمان فرز لسرمان واجب لسرمان ايماني بيه بينين وكسون هاتوا لقرآن ولحديث ده چونك او قرآن لخراي دانا بزيا خواهي قورب بقالتا باسي وصفي خوي ناكات اگر تو خواهي بپرسي نزاني سميع بسرا بنرا خواهي قورب دا ابزيت خواهي قورب هنا صفاتي هيئة تو چي اپرستي بلي توحيد اسماء وصفات زور ضرورة اما بزانين چونك چنه علم تبه چنه زانستيت هبه بناوكاني خوا وبصفتكاني خوا او نزيات الخوا اناسي اما خوا بچي اناسين ابيد بيرو باور من وابي هني ناوي جواني هي وصفاتي جواني هي بويا ببي زيادة وكم بس لقرآن وبس لحديثة ابي اما ثابتي بكين شكو خواي قولوا مهربان هالرشادة لو كسانا كدروا كان بديني خواوا خواي قولوا لسورة الزمر دا افرمير فمن أظلم ممن كذب على الله أو كذب بالصدق إذ جاءه أليس في جهنم مثوى للمتكبرين خواهي قولوا مهربان فرميت فمن أظلم يعني لا أظلم كي هي لو قمرا تربيت كي هي لو استمكار تربيت كدروب كابا ناوديني خواوا دروب كابا في غنبركي براسي نزانيت خدا أفرميت جهنم من بو وانا اما ذكر دوك التكبر عن هي وبيغمبر صلى الله عليه وسلم لحديثك صحيح دا افرميت كامام بخاري روايتي كردوا افرميت من كذب علي متعمدا فليتبوأ مقعده من النار هركس يدروي بكا بدمنوا حديثك بري بدمنوا من نموت بيت اوج يقاي خوي با آماده بكا لجهنم چوك الدين برا كانم خطر ناتواني قصيتها بكي إلا بو قرآن نبيت بو حديث الصحيحاني في غمر نبي صلى الله عليه وسلم ببيلو بوشني سلفي صالح خومان في شواي خومان صحابة وتابعي بو يبرا كانم بس لقرآن ولسنة دا خواهي قورا ناوي جواني هي أبي بروامان فيها بيت وصفاتي برز لائقي هي بخويوة أبي إمي مسلمان داني في بنين وكسون لقرآن هاتو آوها إيمان من فيها بيت خالدهم أويا أن ننزه الله من النقائص في أسمائه وصفاته عن مشابهة المخلوقين خالدهم أويا برغزانم أبي خواي قورا بباك دا بنين خواي قورا بدور دا بنين لهم النقصانيك خواهي قورا نشبهين بمخلوقاتوا بلين خواهي قورا أبيستيت إخوتوش أبيستيت أبيستنت وكو بسني خوايا نيشبهين خالدهم أويا خواهي قورا نشبهين بمخلوقاتوا بويا خواهي قورا أفرميت ليس كمثله شيء وهو السميع البصير هيت شتيك بخوا ناشت خواهي قورا بيسر وبينرشا خواهي قورا هاتنا لاي پیغمبر صلى الله عليه وسلم وتيان خواهي قورا شونا سورة إخلاص دابزي قل هو الله أحد الله الصمد لم يلد ولم يولد ولم يكن له كفوا أحد هيك شتي بخوا ناتشت خواهي قورا القرآن دا أفرميت فلا تضربوا لله الأمثال إن الله يعلم وأنتم لا تعلمون نكن نمو نبير نوا
بۆ خوای گەورە، چونکە خوای گەورە ئەوەی ئەزانێ ئێوە نایزانن، چونکە مشریکەکانی عەرەب ئەوە بوون خوایان ئەشوبهان بە مەخلوقاتەوە. بۆیە برا بەڕێزەکانم، یەکێ لە سەحابە پێشنوێژی ئەکرد بۆ سەحابەکان کاتێ هاتنەوە بۆ لای پێغەمبەر صلی الله عليه وسلم، وتیان ئەی پێغەمبەری خوا، ئیمامەکەمان کاتێ نوێژ ئەکاو لە دوای سوورەتی فاتحە سوورەتێکی تر ئەخوێنێت ئیلا ئەبێ سوورەتی ئیخلاص بخوێنێت. فەرمووی لێی بپرسن، یا لە ڕیوایەتێکا فەرمێت چی شتێ پاڵی تۆ ئەنا، چی شتێ وا لە تۆ ئەکا کە لە دوای ئەو سوورەتە ئیلا سوورەتی ئیخلاص بخوێنی؟ فەرمووی ئەی پێغەمبەری خوا، لەبەرەوەی صفاتی خوای تایە واللهی خۆشم گەرەکە. دەفەرمووی حبك إياه أدخلك الجنة، خۆشەویستی تۆ بۆ ئەو سوورەتە وای لێت کرد خوای گەورە بتکاتە بەهەشتەوە. بۆیە صفاتی زۆر جوانی تایە. بۆیە لەیس کەمیثلیه شەی، هیچ شت بەخوا ناچێت. ئەمە دەستوری ئەهلی سونە و جەماعەتە، هیچ شتێ نەشوبهێنی بە مەخلوقات، خوای گەورە نەشوبهێنی بە مەخلوقاتەوە. بۆیە فەرمێت لەیس کەذاته ذات ولا كاسمه اسم ولا كصفته صفة ولا كفعله فعل، هیچ شتێ ناچێت نەکەین ئەوەی تێتە خەیاڵتە دەربارەی خوای گەورە جەلە جەلالوه. خوای گەورە خلافی ئەوەیە، زۆر گەورەترە خوای گەورە لەوە کە لە مێشکی خۆتا لەیەکی بدەیتەوە. بۆیە شەیخی بوخاری ئەفەرمێت من شبه الله بخلقه كفر، هەر کەسێ خوای گەورە بشوبهێنێت بە مەخلوقاتەوە کوفری کردووە. بۆیە ومن جحد ما وصف الله به نفسه ووصفه به رسوله كفر، وهر کەسێ بڵێ خوا ناوی نییە و صفاتی نییە جاحد بێ بەرامبەری هەمسا کوفری کردووە. کەواتە قەزەی تەوحیدی ئەسما و صفات دوو فڕقە زیاد تێکەوتن، دوو تائیفە زیاد تێکەوتن کە گومڕابوون. قسمێکیان پێیان ئەوترێن معەطیلە، ئەیانوت خوا ناوی نییە، خوا صفەتی نییە. بۆچی؟ ترسان وتیان ئەگەر بڵێن خوا صفەتی هەیە خۆ مەخلوقاتش صفەتی هەیە دوای ئەشوبهێ بەوانەوە، نە هەر بڵێن خوا صفەتی نییە باشترە. ئەوە گومڕابوون ئەوانە، خوای گەورە ڕەدیان ئەداتەوە. وەک تائیفەیەکی تری پێیان ئەوترێن مشەبیهە، خوایان ئەشوبهان بە مەخلوقاتەوە، ئەیانوت ئەگەر خوا ئەوەی هەبێت بەشەرش ئەوەی هەیە و تەواو. بۆیە خوای گەورە ئەفەرمێت لەیس کەمیثلیه شەی، هیچ شتێ بەخوا ناچێت. ئەمە ڕەدە لەسەر مشەبیهە. وهو السميع البصير، لعيني كات خوای گەورە بیسەرە و بینایە، ئەمە ڕەدە لەسەر معەطیلە. بۆیە برا بەڕێزەکانم، هەر لە تەوحیدی ئولوهیدا کە لە تەفسیری سوورەتی بەقەرە کە ئایەت الکورسی تایە کە گەورەترین ئایەتە لە قورئانی پیرۆزدا، خوای گەورە ئەفەرمێت الله لا إله إلا هو. بۆچی الله لا إله إلا هو؟ بۆچی کەس نییە بە حەق بیپەرستین ئیلا ذاتی الله نەبێ، ئیلا هو نەبێت؟ لەبەر ئەوەی الله لا إله إلا هو الحي القيوم لا تأخذه سنة ولا نوم له ما في السماوات وما في الأرض من ذا الذي يشفع عنده إلا بإذنه. بۆیە لەبەرەوەی ئەم صفاتانەی تایە خوا حەیە، خوای گەورە بە حەیاتی نامرێت. تۆی مسلمانش تۆی بەشەرش تۆش حەیت. يخرج الحي من الميت ويخرج الميت من الحي. خوای گەورە باسی تۆکە فەرمێت تۆ حەیت، باسی خۆشیەکە فەرمێت منش حەیم. خوای گەورە ذاتی هەیە، ذاتی خوا هەیە. ئەی بەشەر تۆش ذاتت هەیە، ئایا ذاتی تۆ وەکو ذاتی خوا وایە؟ لەیس کەمیثلیه شەی، نەخێر، ئەوە نەیەتە مێشکتانە. بۆیە خوای گەورە زۆر صفەت هەیە لە قورئانە باسیەکە، و زۆر حەدیثی صحیحمانەیە لە صحیحی بوخاری لە صحیحی مسلمدا کە پێغەمبەر صلی الله عليه وسلم باسی ناوەکانی خوای کردە و باسی صفاتەکانی خوای کردە، باسی سەمع و باسی بەسەڕ کە خوای گەورە ئەبیستێت هەموو شتێک و هەموو شتێک ئەبینێت. تۆش ئەبیستیت و تۆش ئەبینیت. ئایا بینینی تۆ ئەو دیوارەکە ئەبینێت؟ بیستنی تۆ کۆڵانی ئەولاتر ئەبیستێت؟ نەخێر.
ليس كمثله شيء بەڵام خوای گەورە هەموو شتە بیستێت. بۆیە عائشەی دایکمان ڕزای خوای لێ بێت ئەفەرمێت الحمد لله الذي وسع سمعه الأصوات حمد و سەنا بۆ ئەو خوایە کە هەرچی سەوت هەیە لە هەموو کەون و کایەناتدا خوای گەورە ئەیبیستێت. بۆچی؟ کاتێ خۆیلەی کچی ثەعلەبە کە پیاوەکەی ناوی ئەوسی کوڕی سامت بوو، ئەم ئەوسە تۆزێ چووە ناو ساڵەوە ئەختیار بوو، ئەفەرمێت ئەم جاکە تەعنی ئەدا لە ژنەکەی ئەوی تۆ وەکو دایکم وای. ئەوە زۆر خەتەر ئەو لەفزە لە جەهالەتە تەلاقت ئەکەوتەوە، بەڵام خوای گەورە کەفارەی دانا فەرمووی تەلاقتان ناکەوێ. نابێ مسلمان بە خێزانی خۆی بڵێ تۆ وەکو دایکم وای تۆ وەکو خۆشکم وای، خەتەرە. ئەڵێت کاتێ وای پێم وت منش دڵم سەغڵەت بوو ئەوس ڕۆیشتە دەرەوە هەندێکی پێچوە هاتەوە ئەمجا داوای ئەوەی لەگەڵمان کرد کە لەگەڵمان جوود بێت. منش مەنعیم کرد وتم چۆن ئەبێت لەگەڵمان جوود بی دوان تێم وتووە. ئەفەرمێت پاڵیم پێوە ناو چوون بۆ لای پێغەمبەر صلی الله عليه وسلم، دانشتم شکاتمە کرد لە لای پێغەمبەر صلی الله عليه وسلم، شکاتم بۆ لای خوا ئەکرد. ئەموو دەی پێغەمبەری خوا هەتا وەکو ڕێک و پێک بووم هەتا وەکو گەنج بووم ئەوەنە چاک بوومان، بەڵام ئێستاکە ئاوهان پێ ئەڵێ وای پێم وتە. عائشە فەرمێت من لەو دیو پەردەکەوە بووم هەندێک قسەی تێ ئەگەیشتم خەولە چی ئەوت، بەڵام زۆر قسەی تێ نەئەگەیشتم چی ئەوت. بەڵام خوای گەورە لە حەوتەبەقەی ئاسمانەوە سوورەتێکی داگرت، سوورەتی مجادلە قد سمع الله قول التي تجادلك في زوجها وتشتكي إلى الله والله يسمع تحاوركما إن الله سميع بصير. بۆی عائشە فەرمێت حەمد و سەنا بۆ ئەو خوایەیکەوە هەرچی دەنگ هەبێ خوای گەورە ئەیبیستێت. من لەو دیو پەردەکەوە بم زۆر کەلیمە نەمەزانی چی ئەوت، خوای گەورە بیستی. نەخێر بەرابەر ڕێزەکانم ليس كمثله شيء وهو السميع البصير. بەڵێ خوای گەورە ئەبینێ، بەڵێ خوای گەورە ئەبیستێت. بۆیە ئینسانی مسلمان چەنەیە لەم تەوحیدە تێبگات ئەوەنە زیاتر تەواضع ئەنوێنێ بۆ خوا، چونکە ئەمانی عەبدێکی زەلیل تۆ ئەگوێز کرد هەتا ئەوێ نابیستی، هەتا وەکو ئەولاتر نابینی، هەتا وەکو کەس لە دڵی کەسان نازانی چی هەیە. کاتی ئەبینی خوای گەورە ئەوەنە عەزیمە و ئەوەنە بەدەسەڵاتە و ئەوەنە سەمیع و بەسیرە، خۆت تەواضع ئەنوێنی، تەواضع. بۆیە برابەر ڕێزەکانم ئەوە نێتە مێشکتانە. خوای گەورە باسی ئیبراهیممان بۆ کە ئەفەرمێت فبشروه بغلام علیم. خوای گەورە فەرمێت ئیسحاقماندا پێی ناوی ئیسحاقماننا علیم، بەڵام لە ئاەتێکی تردا ئەفەرمێت فبشرناه بغلام حلیم. باسی ئیسماعیلەکە ئەفەرمێت ئیسماعیل حەلیمە، باشە ئیسماعیل حەلیمە و ئیسحاق عەلیمە. خوای گەورە عەلیم نییە؟ بەڵێ. خوای گەورە سەمیع نییە؟ بەڵێ. ئایا خوای گەورە عەلیم نییە؟ بەڵێ خوای گەورە عەلیمە. ئایا علمی خوا وەکو علمی ئیسحاقە؟ بەڵێ. حلمی خوا وەکو حلمی ئیسماعیلە؟ نەخێر. بەڵام ئەبێ ئیسپاتی بکەین بۆ خوا کە خوای گەورە ئەبیستێت کاکە، کە خوای گەورە ئەبینێت، کە خوای گەورە تێت لە ڕۆژی قیامەتە، کە خوای گەورە لە بان عەرشە، کە خوای گەورە دائەبەزێت لە ئاسمان لە حەوتەی ئاسمانەوە هەموو شەوێک، هەموو سێکوتی شەوکوتی ئاخیری. خوای گەورە لە حەدیثێکی صحیحدا پێغەمبەرە فەرمێ صلی الله عليه وسلم دائەبەزێت بۆ ئاسمانی یەکەم. بۆیە توهمە ئەکەنە دەم ئیبن تەیمیە و ڕەحمەتی خوای لێ بێ، ئەڵێن کاتێ وای وت چۆن لەبان مینبەرەکە دابەزی وتی خوا وا دائەبەزێ، وەڵاهی درۆیان کرد ئیبن تەیمیە قەت خوتبەی نەوتەتەوە. بۆیە خوای گەورە دائەبەزێت بۆ ئاسمانی یەکەم ئەفەرمێت کێ هەیە داوای شتم لێ بکا و بیدەمێ، کێ داوای تەوبەم لێ ئەکا تەوبەی لێ قبوڵکەم، کێ داوای یارمەتی ئەکا یارمەتی بدەم. خدا ئەفەرمێت خدا ينزل ربنا إلى السماء الدنيا بس چۆنی ينزل، چۆن دائەبەزێت ئێمە نازانین چۆن دائەبەزێت، الله أعلم. خدا خۆ زانێت چۆن دائەبەزێ، ئێمە نازانین، بەڵام ئەبێ ئیمانمان هەبێت کە خوای گەورە دائەبەزێت، کە لە ڕۆژی قیامەتە خوای گەورە ئەفەرمێت وجاء ربك والملك صفا صفا. خوای گەورە تێت لە ڕۆژی قیامەتە لەگەڵ مەلائیکەکانە. ئایا چۆن تێت؟
نازانم چۆن تێت نایزانین چۆن تێت بەڵام ئیمانمان هەبێت کە خوای گەورە تێت خوای گەورە برا بە ڕێزەکانم قسە ئەکا ئەو قورئانە پیرۆزە هەمووی قسەی خوایە وكلم الله موسى تكليما خوای گەورە لەگەڵ موسا قسەی ئەکرد پێغەمبەر صلی الله عليه وسلم چوو بۆ ئیسرا و میعراج لەگەڵ خوایە قسەی کرد پێنج فەرزەی نوێژ لەوێ فەرز کرا ئایا وەکو ئێمە قساکە لێشی نەدەینەوە خوا چۆن قساکە نەخێر ئیمانمان پێیەتی وەکو چۆن سەحابە و تابعین ئیمانیان پێی هەبووە بەبانیا ئەڕۆین خوای گەورە قساکە بۆیە خوای گەورە میهرەبان لە حەدیثێکی صحیحدا کە یەکێ لە سەحابە تێتە لای پێغەمبەر صلی الله عليه وسلم ئەفەرمی ئەی پێغەمبەری خوا من هیچم نییە گەرەکمە ئەم شەو لە لای تۆ میێوان بم ئەوش یەکێ لە سەحابە ئەنێرێت بۆ ماڵ خێزانەکانی هەمووی ئەگەڕێ و تێتەوە فەرمێ ئەی پێغەمبەری خوا قەستەم بەخوا زاد لە ماڵتانە نییە ئەفەرمێت منش وتم کێ میێوانی پێغەمبەرەکەی ئەبا بۆ ماڵ خۆیان ڕەحیمەه الله لە حەدیثەکەی موسلیمدا ڕەحمەتی خوا لەو کەسە بێت کە میێوانی پێغەمبەرەکەی ئەباتەوە یەکێ لە سەحابە خەڵکی مەدینە بوو ئەنسار فەرمووی من ئەیبەمەوە ئەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم کاتێ بردێەوە بۆ ماڵ بە خێزانەکەی وت ئەمشەو میێوانی عەزیزمەیە میێوانی ڕەسوول اللهە چیمان هەیە خێزانەکەی پێی وت وەڵڵاهی بەس ئاشی مناڵەکانمان هەیە دەفەرمووی ئەگەر وەختی نان خواردن هات مناڵەکان بخەوێنە لە پاشاندا ئاشەکە بۆ ئێمە تێبکە بەس خۆت بێرە ژوورەوە خۆت بدە لە لەمپەکەش بکوژێنەوە بۆ ئەوەی دڵی شتێک نەکا با منش حەساوکە لەگەڵیان نان ئەخۆم نانش ناخۆم بۆی بەشی ئەو بکە ئەفەرمێت ئاوایان کرد بە برسێتی ژنەکە و پیاوەکە و مناڵەکان خەوتن بەیانی هاتن لای پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرمووی خوای گەورە ئەمشەو پێکەنی پێتان خوای گەورە ئەمشەو پێکەنی بەو کردەوەی کە تۆ کردت لەگەڵ میێوانەکەی منە خوای گەورە پێکەنێت بۆیە خوای گەورە بە دوو کەس پێکەنێت کە مسلمانێک کابرایەکی کافر ئەیکوژێت ئەوە شەهید دەبێت لە قیامەتا بۆ کۆیە بۆ بەهەشتا بەڵام ئەم کابرا کافرەوە ئەوی کوشتووە خوای گەورە هیدایەتی ئەدا و تەوبەکە کاتێ تەوبەکە ئەبێتە مسلمان ئەڕا بۆ غەزایەک شەڕەکە ئەو شەکوژن ئەفەرمێ خوای گەورە بەم دوانە پێکەنێ کاتێچنە بەهەشتەوە بەڵێ برا بە ڕێزەکانم ئەوە سیفەتی خوایە خوای گەورە برا بە ڕێزەکانم لە قورئانی پیرۆزدا باسی ئادەممان بۆکە بۆیە ضرورە ئەسما و صفات بزانین هەروە گێل نەبین بەبانێ بڵێن خوا هەیە و تەواو با خوا بناسین بە ناوەکانی بە صفەتەکانی خوا بەڵێک بەخوا ناچێت وهو السميع البصير خوای گەورە باسی ئادەممان بۆکە کاتی ئادەمی خەڵق کرد ئەمری کردە مەلائیکەکان سوژدەی بۆ بەرن سوژدەی تەکریم هەرچی مەلائیکەیە سوژدەی برد ئیلا ئیبلیسی لەعین نەبێت وتی من چۆن سوژدە بەرم بۆ یەکێک کە ئەو لە قوڕ دروست کراوە من لە ئاگر دروست کراوە من لەو چاکترم تەکەبوری گردی خوای گەورە ئەفەرمێت يا إبليس ما منعك أن تسجد لما خلقت بيدي أي إبليس چیشتێ تۆی منع کرد لەوەی کەوا من ئادەمم چیشتێ تۆی منع کرد کە سوژدە بەری بۆ ئادەم کەوا ئادەمم خەلق کردووە بيدي بەدەستی خۆم دروستم کردووە خوا ئەفەرمێت لە سوورەتی ساددا بۆچی ئەفەرمێت خەلقت بيدي بۆ نافەرمێت خەلقت ئادەم بۆ ئیلا لەو ئاەتەیە ئەفەرمێت خەلقت بيدي باسی دەستی خۆیەکە خوای گەورە بۆیە لە ئاەتێکی تردا خوای گەورە باسی فرعونەکە فرعون بە هامان ئەڵێت يا هامان ابن لي صرحا لعلي أطلع إلى إله موسى أي هامان قصري زۆر گەورەم بۆ بکە بۆی بڕۆ مەبانی بگەمە خواکەی موسا من بیکوژم بۆ نەیوت يا هامان ابن لي بيدك صرحا كوتي ابني لي صرحا يعني أي هامان تو أمر بك با قصركم بۆ بکەن بەڵام لەیرە خوای گەورە ئەفەرمێت ما منعك أن تسجد لما خلقت بيدي بەدەستی خۆم دروستم کردووە ئادەم
چی شتێک توی وا لێ کرد کە تەکەببر بتگرێ سوژدە نەبەی بۆ ئادەم ئەمە بەڕێزی ئادەممان بۆ دەرەکەوێت کە ئادەم جیاوازە لەگەڵ ئێمە. خوای گەورە لە ڕۆژی قیامەتە کە خەڵکی لە ساحەی مەحشەردا هەمووی ئەوەستێت ئەچنە لای ئادەم یەکەم جا بۆی شەفاعەت بکە ئادەم ئەڵێن یا ئادەم أنت أبو البشر خلقك الله بيده. حديث شفاعة صحيحة. أي آدم تو باوشي همو خلشيت خواي جورا بدستي خواي درستي كردوا خواي جورا او انا الريزي ليت قلت كملائكة سجدي تكريمت بوبرن شفاعت من بوكا أفرميت خواي جورا أمرو تربوني تربوا نبا حياتي واتربوا نواش ترابيت من تاوان مي بسن بولاي النوح كواتا خواي جورا غضب قريت شنها شارو ديهاتي او پیغمبراني پیشي خوماني همو ايران نكر فدمرناها تدميرا فأخذناه أخذ عزيز مقتدر. خواهي قورا فلما آسفونا انتقمنا منهم يعني فلما أغضبونا كاتي إيمان تركر خدا أفرمي إيماش انتقامنا لأسنوا فجعلناها عاليها سافلها كواتا خواهي قورا ترابت توش ترابت آية تربوني تو وكو تربوني خوايا نخير برابر رزكانم اوي هاتو القرآن دا بجواني إيمان من بيه هيا بلام چون نيا إيما نايزانين بويا توحيد أسماء وصفات قناعة بيه بكن بخطبة وبدها خطبة تواو نابت بلام وكو نبذيك اويا كأقدام خدا هرشي وتو القرآن كيدا إثباتي بكين وكو إثباتي كردوا وبيغمبر صلى الله عليه وسلم لحديث كان دا چون إثباتي كردوا كخواي جورة بيكني خواي جورة دا أبزي خواي جورة تيب إيمان دان بيهيتي بلام چون نيا إثباتي بكين خالدهم أوين نيشو بهينين بمخلوقاتوا برين خواي جورة تيتو إيمشتين نابت نا خواي جورة ديت شون ديت إيما نازانين. أقول ما سمعتم وأستغفر الله لي ولكم ولسائر المسلمين. بسم الله الرحمن الرحيم وبه نستعين وصلى الله وسلم على نبينا محمد وعلى آله وصحبه أجمعين. أما بعد خوش وستانم توحيد أسماء وصفات هندي إسفادي هي بس يشك لو إسفاداني توحيد أسماء وصفات أكيد. توحيد أسماء وصفات توحيد يكي زور مهمة زور قرنقة استفادي بوت أبي لدنيا ولا قيامت. خواهي قولوا مهربان لسورة أعراف دا آيات السطوها اشتاء فرميت ولله الأسماء الحسنى فادعوه بها وذروا الذين يلحدون في أسمائه سيجزون ما كانوا يعملون. خدا فرميت خواهي قولوا مهربان هندي ناوي جواني هي لايقة بخويوة ناوي جوان كمال هن خوايا فادعوه بها خوا فرميت بونا وانا داوا لخوا بكن أمجا فرميت أي محمد صلى الله عليه وسلم أو كسانش إهمالك كيلحدون في أسمائه كوان لا أدن لنا وكان إخوا بويا المشركة كان يكل بتكانيان ناوي عزابو لعزيز وران كشابو عزا يكي لبتكان ناوي لات يعني ناوي منادو يعني ناوكان إخوا أو ناوانيان دا أبريو أيان دزيبو بتكانيان وذروا الذين يلحدون في أسمائه سيجزون ما كانوا يعملون. أجن بس زي خويان لقيامته. أما يتأوى من تيجيني كخواي جورو مهربان ناوي جواني هي خوا فرميت فادعوه بها لو ناوانا لخوا بفارينوا بركات دعاء كيتو حمد الصناء كيتو دزبر زكيتو صلوات أدي ديار پیغمبر صلى الله عليه وسلم أويا بلي يا غفور ارحم يا غفور اغفر لي يا غفور اغفر لي يا رحيم ارحمني يا رزاق ارزقني يا شافي اشفني يا لطيف الطف بي بلي يا رحيم رحمة بك يا رزاق رزق واسع بك يا كريم بريزم بك يا غفور ليم خوش با بونا واني خواب بفاريروا فادعوه بها بارم كاتي دعاء بويشك كي يا دعاء ليشك كي
مەڵێ یا ذو الانتقام ڕەحم لە فڵانە کەس بکەی، مەڵێ یا جەبار لە فڵانە کەس خۆش بیت. ناوەکان ناگونجێ لەگە دوعاکەیە. بڵێ یا ڕەحیم ڕەحمم پێ بکە، یا کەریم. بۆیە خوا ئەفەرمێت فەدعوه بها، بەو ناوانە لەخوا بپارڕێنەوە. بەڵام هەندێک کەسە بینی سەیەکەی لە ڕۆژێکدا 100,000 جا ئەڵێ ئەڵڵا 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 ئەڵڵا. ئەم ئەڵڵا ئەڵڵایە خۆی لە خۆیان بیدعەیە براکەم. نە پێغەمبەر صلی الله عليه وسلم وا فێرمانی کردووە، وخوای گەورەش نافەرمێت ولله الأسماء الحسنى فكرروها، فەرموویەتی بها بپارڕێنەوە، بڵێن یا ئەڵڵا ڕەحمەم لێ بکە. ئەگەر کەسێک ولله المثل الأعلى، ئەگەر کەسێک تەشبیهات نەبێ بڵێ ئەرێ مامە حاجی پێتەڵێ بڵێ کوڕم، مامە حاجی بڵێ کوڕم قسە بکە، مامە حاجی ڕێگە لە سێمدا یەک زلت لێ بدە. چونکە تۆ ئەمە یەکەم گاڵتەکردنە بەخوا. تۆ لێی ئەڵڵا خوای گەورە فەرمێت لەبەیکە عەبدی وەسەعدەیک، بڵێ چیت گەرەکە جواوت دەمەوە. هەمسا لێی ئەڵڵا خوا فەرمێت چیت گەرەکە، تۆ لێی ئەڵڵا. ئەمە گاڵتەکردنە بەخوا. کەی ذکر وایە یا لەطیف یا لەطیف یا لەطیف 1000 جا دووبارەی بکەیتەوە. نەخێر براکانم، ئەوە بەس لەخوا دوور دەکاتەوە. بلێ یا ئەڵڵا، بلێ لا إله إلا الله، سبحان الله، الحمد لله. بەڵام ئاوا خدا فەرمێت فەدعوه بها، بلێ یا غەفور اغفر لي، هەر مەڵێ یا غەفور یا غەفور یا غەفور. چونکە ئەگەر کەسێک 3-4 جا بانگی بکەی ڕەنگە لێت تووڕە بێ و بچێتە گشتا خوای گەورە زیاتر. بۆیە یەکەم ئەوە ئەدەبی نییە بەرامبەر بەخوا، بێئەدەبیەکە بەرامبەر بەخوا. دووهەم خاڵی ئەوەیە خوای گەورە ئەمری پێمان نەکردووە بەو شتە. بۆیە برابەر ڕێزەکانم، خوای گەورە و میهرەبان ناوی جوانی هەیە. پێغەمبەر صلی الله عليه وسلم ئەفەرمێت إن لله 99 اسما 100 إلا واحدة من أحصاها دخل الجنة. خوای گەورە میهرەبان 99 ناوی هەیە کە لە ئێمەوە دیارە. ناوی تری زۆرە ئێمە نازانین، بەڵام ئەوەی لێمان دیارە لە قورئان 81 ناو هاتووە، لە حەدیسەکانی پێغەمبەر 18 ناو هاتووە کە بکە 99 ناو. پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرمی هەر کەسێ لە بەری بکە ئیش بەو ناوانە بکە، بەو ناوانە بپاڕێتەوە لە خوا، ئەوە ئەفەرمێت دەخل الجنة. ولا حديث تردى پیغمبر صلى الله عليه وسلم أفرميت ما أصاب أحدا قط هم ولا حزن فقال اللهم إني عبدك ابن أمتك ناصيتي بيدك ماض في حكمك عدل في قضاؤك أسألك بكل اسم هو لك سميت به نفسك أو علمته أحدا من خلقك أو استأثرته في علم الغيب عندك أو أنزلته في كتابك أو استأثرته في علم الغيب عندك أن تجعل القرآن العظيم ربيع قلبي ونور صدري وجلاء حزني وذهاب همي. أفرمي پیغمبر صلى الله عليه وسلم إلا أذهب الله حزنه يا حزنه وهمه وأبدله مكانه فرحا. هر کسی دلی سغلت بید، توشی ناخوشیک بید، توشی دل سغلتیک و سغلتیک بید، بلی یا ربی خوایا ام دعای بکا. افرمی پیغمبر صلی الله علیه وسلم خوای گورا توشی فرحانیکا و او هم و حزن و غمی بو اگوری بچاکا. بو ابرا برزکانم بناوکان خواه بپارینوا بکین بوسیلیا خوایا لبر خاطرنا و جوانکانت، خوایا لبر خاطر صفات برزکانت، خوایا بالرحمي خذ رحمان بيبكي. يا ربي خدايا لو قناها كان ما نخوش بي، يا غفور لما نخوش بيت، يا رزاق ورزق ما واسع بكي، يا كريم اكرمنا يا الله. اللهم ربنا آتنا في الدنيا حسنة وفي الآخرة حسنة وقنا عذاب النار. هندي نخوش هندا دعاء خيرك خواي قورو مهربان كيك لنا وكانت شافية. خواي قورو مهربان شفايا بنيري يا ربي خدايا شفايا بو بنيري. خوايا الرحم لمردو كان من بكي يا ربي خدايا ده صلاة دار كان من زياتر توفيق بكي بو سركاري الخير. خوايا خوفي خوتي عن بكي تدلوا
يا ربي خدايا ئیش بە دینەکەی تۆ بکەن يا ربي خدايا ئەمن و ئاسایش بخەیتە وڵاتەکەمانەوە ئەوەی مناڵی نیە مناڵی بدەیت يا ربي خدايا ئەوەی لە سەغڵەتیە خوایە بیکەی بە فەرحەناکی خوایە ئەوەی بێ حەق لە سجنە خوایە ئازادی بکەی يا ربي خدايا پیرەکانمان آخر خێر بکەی خوایە ڕەحم لە گەنجەکانمان بکەی ژنەکانمان کچەکانمان بحياة حشمت بكي يا رب العالمين يا ربي خدايا أوي خيري بو مان دوي توشي خيري بكي يا ربي خدايا أوي شري بو مان دوي خواي قور شري خوي بكي بقجي خوي دا آمين آمين يا رب العالمين باراني بالرحمة خوت مان بو بنيري يا ذو الجلال والإكرام عباد الله إن الله يأمر بالعدل والإحسان وإيتاء ذي القربى وينهى عن الفحشاء والمنكر والبغي يعظكم لعلكم تذكرون ولذكر الله أكبر